هاتوومەتە بینای قایم قامێتی قەزای مەڵبەندی سلێمانی دەمەوێت لە زاری خۆیانەوە وەڵامێک لەسەر قەیرانەکان و بەتایبەت قەیرانی غاز بۆ هاوڵاتیان وەربگرمەوە. سەرەتا سەردانی سەرۆکی لیژنەی غازم لە قایم قامێت کرد. ناوبراو دەڵێ لە سبەی نێوە دابەشکردنی غاز بە فۆڕم دەست پێ دەکاتەوە و دڵنیاین هاوشێوەی ڕابردوو قەیرانەکە قوڵ نابێتەوە. وڵات پێویست ناگا خەڵک دڵڕاوچێ بکە. پێویست ناگە خەڵک ڕاگە بۆ بەنزخانە و 2-3 ساعت لە بەنزخانە بێت. ئێمە غازێکی زۆرمان هەیە سواز بەخوا. 200 چاوی غاز هەیە، کەرکووک هەیە و کۆرمۆر هەیە. کۆرمۆر لەیش کەوتووە، کەرکووکمان ماوە. ئەنی ئەوە نەبێ سفر بینێمە. خەزنێکی باشیشمان هەیە. ئەوەش دێتە سەری وەکو هەر کۆرمۆریشکا بۆ ئێمە وایە. لە وەرزی زستاندا سلێمانی بۆ هەر ڕۆژێک پێویستی بەدا بۆ 20,000 بتڵی غاز هەبووە، بەڵام ئێستا خواستەکە بۆ 8 تا 15,000 کەم بۆتەوە. ئەمە جگە لەوەی کۆگاکردن و پاشەکەوتکردنی ئەو بەرهەمە لە ئێستادا زیاترە و لە کەرکووکیشەوە بەردەوام غاز هاوردە دەکرێت. ئەم هۆکارانش وای کردووە لیژنەی باڵای قایم قامیت دڵنیابن کە گرفتی غاز هاوشێوەی ڕابردوو دەست پێ ناکاتەوە. بەڵێ ئێمە هاوڵاتیان ئاگادار دڵنیاکەینەوە کە لە ئێستا کێشەی غاز نییە بەو شێوەی کە خەڵک کە دڵە ڕاوچێ بە خۆی دروستکەوە. ئێمە هەموو ئامادەکارێکمان کردووە و ئێستا لە دیوانی قایم قامێت ئەمڕۆ کۆبوونەوەکمان ئەنجام داوە لە بەیانیەوە دابەشکردنی غاز بە کۆبوونە بێ. لەگەڵ کۆتایی هێنان بەکارەکانی دانەغازی ئیماراتی لە کێڵگەی غازی کۆرمۆر ڕاستەوخۆ ژمارەیەک بەنزیخانە فرۆشتنی غازیان ڕاگرت بەو ئامانجی لە کاتی بەرزبوونەوەی نرخەکەی ساغی بکەنەوە. بەپی زانیاریەکانی پەیام قایم قامێتی سلێمانی 24 وێزگەی دابەشکردنی سوتەمەنی سزاداوە و پسوڵەی سەرپێچی بۆ کردوون. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی